دگەل پێشهاتێ نو سەرۆک ترامپ بیهیڤیە ئاستی پەسەندکردنیا سیاسەتی نوی دناف ئەمریکیاندا بلند بە. بڕیارە ئەمریکا یاڤەکێشانی ژێڕیکەتنە ناڤۆکی شەڕێکی ئابووری لێ دژی ئیرانی دەست پێ دکە. و لە دوام ڕۆژە دەنگدانە دەربەی وڵاتی عێراقی دەنگی ددەن نوێنەرێن خوا. سڵاو و ڕێز و هیڤیان دەمە خۆش دەگەل کورد کۆنەکشن ji دەنگی ئەمریکا لە واشنگتن. لای منیشەوە سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێت بەرنامەی کورد کۆنەکشنی ئەمڕۆمان بە راپۆرتێک لەسەر ئاستی پەسەندکردنی سیاسەتی سەرۆک ترامپ دەست پێ دەکەین. سەرۆک ترامپ هەوڵ دەدات گێڕانەوەی سێ بارمتەی ئەمریکا لە کۆریای باکوور و هەڵوەشانەوەی ڕێکەوتنی ناوکی لەگەڵ ئێران و زیادبوونی دەرفەتی کار لە ئەمریکا بۆ پەرەپێدانی پەسەندکردنی زیاتری لە ناو خەڵکی بەکاربهێنێت. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ پێشوازی لە سێ ئەمریکیان کرد پشتی ji aliyê Kuriya Bakur ve hatin azadkirin. Ev dîmene pitir bû ragihandinê bû da serok helwîstên xwe yên siyasî di nav welat da bihêztir bikir. Tiştekî zor giring e ji bo me hemiyan got karibin van her sê mirovên hêja vegerînin. Ev demeke Trump gazindan dikit ku bihêzkirina abûriya Amerîka bo wî bi destkeftna ête hejmartin. او به بردوام رخنه لی دزگهن میدیا دگرت لسر مجیلبونا وان بلی کولینا روسیا او روبرت میلر پیکت اینت. ما باشترین هجمارا دامزراندنا کارمندا هیه. ودگل هندی پرانیا گمدبیسن لسر لی کولین ندرست یا روسیایه. ترامپی سوزا کادی یا کمپینا هلبجارتنان دوی هفتیه دا بجه کرد لدماوی امریکا جاری کفتنا نابوکی یا دیگل ایرانی و کشای. اف بینگاوه بو جه رخنا دیموکراتان. بۆ دەما ساڵان مەحەول دەدا چین و رووسیا جزای لەسەر ئیرانی دانێت و چجارە نەکردن لێ قایل بوون تەولی ڕێکەفتنی دەگەل ئیرانی ببن لە دەما سەرۆک نەخشە کارێ هەف بە شتێک بدەت ئەو لە هەیە جیهانی دەختە دماترسیاندا. ئەف ڕێکەفتنە دەڤیا ببان نمونە بۆ نەهێلانا بەڵاوبوونا چەکێ ناووکی. لچان هفتیان بوری لگور راپرسیان ریجا پشگیریا ترامپ هندک پیش دکهود. لی شروعکار سیاسی جان فورتر دبیجتن ترامپ کسایتیه که بالکشه. بو هر دو آلیان اون حشتران بیدکن و اون حجناکن. هلویستن وان یر خورتر بوی یا بالکش ریجا پسن کرناوی نهاتیه گوهرتن لدمه چند مهاندا. تبی بویرین زور. هرجی دست بیکه ترامپ هول دا سوزن هلبجارتنان بجه بکد. هنری اولسن جناوند ایتیک and public policy دبیجتن هندی تو آلیگری پارتیه بی تو پتر ده پشگیریا ترامپی و هلبت تو ده هزر کی دموکرات گفن. اگر اف هسته لدفته پیدا بو هلویست تا ده دجی گفان بد. لی حتی دگل پشگیریا لاوات یا سروک لگو راپرسیان لی ترامپ هشتا مجارا کار دموکرات آیا. سەرۆک ترامپ هێویە بەردەوام بن لەسەر گەشەپێدانە ئابووریە ناوخۆیی و کوریا باکوور و چارەسەریە لێکۆلینا رووسیا و پرسên قانونیên parêzerê wî yê taybet Michael Cohen û Stormy Daniels. زێدەبەری کارەگەریە خراپ لەسەر پرسین سیاسی بڕیارە سەرۆک دۆناڵد ترامپ یا ڤەکێشانی ژەڕێکەتنە ناوۆکی بە ئیرانی ڕا کاریگەریە خراپ هەیە لەسەر ئابووریە ئیرانی گەلۆ ئەف کاریگەری وێ چاوە. یان حکوومەتی ئێران چۆن دەتوانێت فشاری زیاتری ئابووری چارەسەر بکات کە کاری کردوتە سەر کۆمەڵگەی ئێرانەکان. ڕۆژنامەوانێکی ئابووری بنکە لە تاران لەو بڕوایەدایە ئابووری ئێران لە ماوەی داهاتوودا خراپتر دەبێت و تارانیش ناتوانێت شتێکی ئەوتۆ بکات. بڕیاری دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بۆ جێهێشتنی ڕێکەوتنی ناوەکی پرسیارێکی زۆری سەبارەت بە کاریگەری ئەم بڕیارە لەسەر ڕەوشی ئابووری ئێران دروست کردووە. لە کاتێکدا گەمارۆ لەسەر فرۆشتنی نەوتی ئێران 6 مانگی تر دێتە بواری جێبەجێکردن و ئەمەش دەتوانێت هەناردەکردنی نەوتی ئێران لە 2600 بەرمیل لە ڕۆژەوە بگەێنێتە ژێر 1 ملیۆن بەرمیل لە ڕۆژدا. لە کاتێکدا ئێشتا یەکێتی ئوروپا، چین و رووسیا پابەندی ڕێکەوتنی ناوەکین جێهێشتنی ڕێکەوتنەکە لەلایەنی ئەمریکاوە چۆن کاریگەری لەسەر ئابووری ئێراندا دەنێت. لە چەند ڕێگاوە یەکەمیانەوەی کە ئێران ئەو پەیوەندی کە تازە دەستی پێکردێتەوە کەمتر لە 2 ساڵە لەگەڵ سیستمی ئابووری نێودەوڵەتی ئەو پەیوەندی بە بەڕای منە بچڕێ ینی لە ڕووی ئەو پەیوەندیانەوە کە بانکەکان و ئەو شوێنانەی کە کاری ماڵیە و فاینانسەکەنەوانە هەمووی ئەبچڕێت لەلایەکی دریشەوە کۆمپانیانن کاتون لە ئێران یاوەی کە هاوکاری کۆمپانیا ئێرانیەکانەکەن یاوەی کە یانەوە بەرهێنا بکەن
لە هەردوو لاوە بە بڕای من کێشەی گەورە دروزە بێت چون ئەمریکا بە ڕوونی وتوێتی ئەو کەسانش کە ئەمریکینین بەڵام پەیوەندی ئابوووریەکانی لەگەڵ ئێران دەست پێ کردوێتەوە ئەگەر بە زووترین کاتێران بەجێنێڵنەوە تووشی سزای گەورە بن. ئایا پابەندبوونی وڵاتانی ئوروپایی بەڕێکەوتنی ناوەکی دەتوانێت ببێتە هۆی ئەوە کۆمپانیا بیانیەکان درێژە بدەن بە ئامادەبوونیان لە بازاڕی ئێران و بازرگانی لەگەڵ ئێراندا؟ بڕای من ئەم بەرجامە ئەگەر ئەمریکایتیانە بێ بەرجام تیکە کاغزێکە ئەوروپا بە هیچ جۆرێک ناتوانێت جێ ئەمریکا پڕبکاتەوە. لە هەلومەرجێکی ئاوادا حەسەن ڕۆحانی سەرۆک کۆماری ئێران دەڵێت گەلی ئێران لەم بەدواوە بەهێزتر لە جاران دەبێت و لە بەرامبەر دژمنی دەرەکی یەکگرتووی زیاتر دەبێت. بە باوەڕی من هاوڵاتیانی ئێرانی و دەسەڵاتی کۆماری ئیسلامی بۆ یەکگرتووی پێویستیان بە بەرژەوەندی هاوبەش هەیە و شتی ئاواش لە ئێستادا بوونی نییە. مەبەستی کۆماری ئیسلامی لە یەکگرتووی سەرکوتکردنی هەموو دەنگە جیاوازەکان و پێکێنانی کۆمەڵگەیەکی یەکدەست و تاقە دەنگیە. کۆتاییدا ئەوەی کە دیارە دەرەنجامی هەڵوەشاندنەوە یان تەنانەت لاوازبوونی ڕێکەوتنی ناوەکی لەلایەکەوە دژوارتربوونی ژیانی خەڵکی ئێرانە لە بواری ئابوووریەوە و هاوکات لەلایەکی تریشەوە زیاتربوونی گوشاری سیاسی و ئاسایشی لەسەر خەڵک و کۆمەڵگای مەدەنی واتە مرۆڤ لە ئێران هەژارتر دەبێت و ئازادیە سەرەتاییەکان سنووردارتر دەکرێت. شاهد عەلەوی، دەنگی ئەمریکا. ڕۆژی پێنجشەمە عێراقیەکان لە دەرەوەی وڵات دەنگی خۆیان بۆ هەڵبژاردننی نوێنەرانیان لە پەرلەمانی عێراقدا. ئەم ڕۆژ ئەو هەڵبژاردنە بەردەوامە لە بنکەی ڤێرجینیا نزیک واشنگتن راپۆرتێکمان هەیە. دوو ڕۆژ بەر لە هەڵبژاردننی نیشتیمانی عێراق ڕەوەندی عێراق لە ئەمریکا دەنگیاندا بۆ هەڵبژاردننی نوێنەرەکانیان لە عێراق. پرۆسەی دەنگدان لە بنکەی دەنگدانی واشنگتن و ڤێرجینیا زۆر ئارام و بێکێشە بوو. لە ڕاستیدا لە ویلایەتی ڤیرجینیا 6 وێستگەی دەنگدان کراوەتەوە بەهۆی بەرزی چڕی دانیشتوانی ڤیرجینیا و ویلایەتەکانی دەوروبەری. هەر ئەمڕۆ بەیانەکەی ویسکەکان کراونەوە بۆ پێشوازی دەنگدەران. ڕێژەی دەنگدان باشە بەڵام لەو باوەڕداین ئەم ڕێژەیە زیاتر بێت. ڕەنگە کاتی دەنگدانەکە درێژ بکرێتەوە بۆ پێشوازیکردن لە زۆرترین ڕێژەی دەنگدەران. بەپێی ئامارەکانی بنکەی واشنگتن تا ڕادەیەک بەشداریشی کارەیە ڕەوەندی عێراقی هەبوو بە بەراورد لەگەڵ بنکەکانی دیکەی دەنگداندا لە ئەمریکا. زۆربەی عێراقیەکان دەنگدان بە ئەرکێکی نیشتیمانی دەزانن سەرباری ڕەخنەگرتن لە سیستمی سیاسی عێراق. أعتقد أن هذه الانتخابات لن تغير. لو بروايدام أم هەڵبژاردنە لە ڕێگ و ڕیشەوە گۆڕانکاری لە پرۆسەی سیاسی عێراقیدا دروست ناکە. بەڵام سەرباری ئەوە ئەرکی سەرشانمە دەنگ بدەم بەو هیوایی لە داهاتوودا ئەو پرسانە چارەسەر بکرێن. چاودێری پارتە سیاسیەکان و دەستگاکانی ڕاگەیاندن جەختیان لەسەر ئەوە کردەوە کە پرۆسەی دەنگدان بێکێشە بوو و داواشیان لە خەڵک دەکرد بەشداری زیاتر بکەن. پێم وایە کە هەموو تاکی کورد دەبێت بچێت دەنگ بات. دەنگان گرنگە بە تایبەتی لە عێراقا بۆی بتوانین پێگەی کورد بەهێزکەین. دوای ئەوە پێم باشە خەڵک بچێت دەنگ با بۆ گۆڕینی ئەوانەی کە 27 ساڵەنیان توانیوە گۆڕانکاریە لە ژیانی خەڵکا بکەن لە کوردستان بەڵکو بتوانن خەڵکی تازە و نوێنەرایەتی تازە و حیزبی تازەی بەهێز وەکو گۆڕان بتوانێت نوێنەرایەتێکی باشیان بکات و گۆڕانکاری بە چۆنێتی و جۆری پەیوەندیەکانمانە لەگەڵ بەقای بێت. هیوادارم هەموو تاکی بەشدار بێت. دەنگدانەکە پرۆسەکە زۆر ڕێک و پێک بوو. ستافەکەی کە لێرە بوون زۆر بە گەرمی و بە جوانی پێشوازی خەڵکیانە کرد و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە بڵێم پرایڤەسی زۆر تیا بوو، یعنی خەڵک نەترسێ کەس نازانێت دەنگت داوە بکە. یعنی خۆت دوو زەرفەس دایەخەیت و یعنی لۆکیەکەی ئینجا ئەخەیتە ناو سنووقەکەەوە لەبەرەوە دەنگ ئەی بکێ ئازاد بە ئەوی کاڵێت تەلەفۆنمان لێوەرەگرن لە بیدایەت کەی نەژوورەوە لەبەرەوە کەس ناتوانێت ڕەسم بگرێ و ئەو شتانە. ڕەوەندی کوردی لە ئەمریکا سەرباری ڕەخنە و تێڕوانینی جیاوازیان بە بایەخەوە بەشداری دەنگدان دەکەن بە ئومێدی گۆڕانکاری گەورە لە پرۆسەی سیاسی و ژیان و گوزەرانی خەڵک لە عێراق. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا. حکومت و سەرۆکوەزیرێ داهاتیە عێراقی وێ ڕاستی چەند ئالۆزیان ببە بگرە ژێ ئاوادانکردنا وڵاتی شەڕان وێرانکردی شەڕێ گەندەلیە ناکۆکیên تیرەیی و نژادی و یا ji hemûwan jî zehmettir rêgirtinê li vegerandina tîrorîzmê di welatî de. Gelo heta çendê derfeta geşekirina Iraqê heye. Baştirîn şareza bersiva van birsan bide Dr. Bilal Wahab şarezayê siyasetên Rojhilata Navîn e lêre li Enstitûya Washington. Dr. Bilal zor bexêr bê. Benî baş zor spas. Pêm waya derfetî baştir bu em care li pêş her kesêke bê desthilat bigirde dest li Iraqê baştir derfetî debê li xelkanê pêştir li salên de pêştir de.
تۆچی دەڵێ بەڕێز عەبادی کە ئیسە سەرۆکی وەزیرانە چانسی ئەوەی کە بێتەوە بە سەرۆک وەزیران جارێکی تر بۆ خولی دووەم چانسێکی بەرزە بە حکومەوەی کەوا دژمنی زۆر سەرسەختی نییە هیچ کەسێک زۆر بە دژایەتی ناکات خەتی سووری لەسەر نییە هەم لە ناو عێراقا هەم لەلایەن ئەمریکا چ لەلایەن ئێرانەوە لەوانەیە بەشە جانبی کوردی لە هەموو لایەک زیاتر لی تووڕە بن بەڵام ئەمە دوو احتیمال لە خاتە بەردەمی ئێمە ڕاستە لەوانەیە مالیکی عەبادی بێتەوە سەرۆک وەزیران بۆ خولی دووەم بەڵام بە چه هێزێک دێتەوە بۆ نمونە ئەگەر هاتوو بە جیاوازەیەکی زۆر لەگەڵ نایارەکانی دەربچێت ئەو کاتە ئەتوانی بڵێ پشتیوانیەکی جەماوەری هەیە بۆی کەوا ئەو ئەجندایی کەوا هەیەی پێشی بخات بەڵام ئەگەر بە کەمینەیەک لە پێش بەرامبەر نایارەکانی بێت ئەو کاتە مەجبورە تەنازل بۆ نایارەکانی بکات تەنازلکردنیش لەو ئاستا بۆ کەسێکی وەکو عەبادی زەحمەتە چونکە عەبادی زیاتر کەسێکی دەوڵەت مەدارە لە دەوڵەتداریە پیاوی دەوڵەتە لەوەی کەوا سیاست مەدار بێت تا چەندێک دابەشکردنی پۆستەکان وەکو خۆ دەمێنن دوای ئەو هەڵبژاتنە ئەم هەڵبژاردنە شێوازی سەرەکی حکم لە عێراقا ناگۆڕێ بۆەوەی کەوا پۆستە سیادیەکان تەوزیع کراون سەرۆکێکی کورد سەرۆک وەزیرانێکی شیعە سەرۆک پەرلەمانێکی سوننە دەنگۆیەک هەیە بۆەوەی کەوا کورد و سوننە پۆستەکان بگۆڕنەوە ئەویش نایبینم کەوا لەم هەڵبژاردنەدا ڕووبدات لەوانەیە لە هەڵبژاردنەکانی داهاتووە ڕووبدات چونکە سەرۆکایەتی پەرلەمان هێز و دەسەڵاتی زیاترە هەتا سەرۆکی بەڵام بۆ عەرەبە سونیەکان بۆ عەرەبی سوننا بابەتی سەرۆکایەتی کۆمار سمبولێکە وە بۆ سمبول دادنێن و زۆریان زۆر لەیان هەیە کە پێیان خۆشترە سەرۆکایەتی کۆماریان بەدەستەوە بێ نەک سەرۆکایەتی پەرلەمان ئەو قسەیە ڕاستە بەرامبەرەکەشی هەر بۆ کورد ڕاستە ئەویژەوەی کەوا کورد لەوانەیە لەو سیمبۆلیزمە زۆر ئیسفادەی نەکردێ وەڵکو پێویستی بەوە بێت کە سەرۆکایەتی پەرلەمان بکا بۆی کەوا هەندێک لە ئەجەندە قانونیەکان پێش بخات بۆ نمونە یاسای نەوتوگازی عێراقی کەوا لە زەرەری حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام ئەمە بەشە داخلیەکەیەتی بیرمان نەچێت لەوانەیە کورد لە هێزال هەر حەزیرەوە بێت کە سەرۆکایەتی عێراق لە لای کورد بێت ئەمە لەلایەک لەلایەکی تر ئەو کەسی کە 4 ساڵی ڕابردوو سەرۆکی پەرلەمانی عێراقی بووە بەڕێز جبوری حەزی لە مانەوەی هەیە لەو پۆستە بۆ جارێکی تر و لەوانەیە دراوسەکانی عێراقیش بە ئاسانی قوبوڵ نەکەن کەوا ئەم گۆڕانکاریان لەم کاتا بکرێت بە کورتی ئەگەر پۆستە سیادەکان و خۆیانمان سەرۆک وەزیر یان ئەوەی کە زیاتر دەسەڵاتی هەیە ئەتوانی گۆڕانکاریەکان بکە ئەتوانی شەڕی گەندەلی بکە ئەتوانی بابەتی ئاسایشتوان ئێسەوتم کە ئەم سیستەمە ناگۆڕێت بەڵام لە هەمان کاتا ملەتی عێراق دەنگدەری عێراق دژایەتی ئەم سیستەمە ئەکات لەم سیستەمە زەرەری کردووە قازانجی نەکردووە ئەم سیستەمە کارێکی کردووە کە گەندەڵێکی زۆر لە عێراقا هەبێت عێراق ناتوانێت دیفاع لە خۆی بکات وەکو بینیان لە 2014 لە ماوەی هەفتەیە کایەک لە سەرسی خاکی عێراق لەیان داعشەوە داگیر کرا بۆیە کەواتە ئەوەی کەوا خەڵک ئەوێت ملەت ئەوێت لەگەڵەوەی کەوا سیاست مەدارەکانە یانەوێت یەک ناگرێتەوە تەسەوڕەکەم ئەم هەڵبژاردنە ئەم سیستەمە نەگۆڕێت بەڵام هەندێک گۆڕانکاری بکات تۆقعی منەوەیە کە پۆستە سیادیەکانی وەکو ئەو سێ سەرۆکایەتی کەوا باسمان کرد وەزیری نەوت وەزیری دەرەوە وەزیری ئابووری بە محاسەسەی قەومی و ئەثنی بێت بەڵام وەزارەتە خەدەمیەکان بدرێتە خەڵکی تەکنۆقرات پێشبینی هەیە کە عەبادی جارێکتر ببێ بە سەرۆک وەزیران ئەتوانێت چەند دەرفەتی هەیە بۆ مۆزوعی ئەوەی ئەو گۆڕانکاری نەشەڕی گەندەلیوە بە تایبەتیش بە بابەتی کەمکردنەوەی کاریگەری ئێران لە عێراقدا شەڕی گەندەڵی شەڕێکی گەورەیە لە عێراقا کێشەیەکە کە لە هەرێمی کوردستانە هەیە لە بەسڕە و نەجەف هەیە کە لەژێر حکومی شیعایە لە ناوچەکانی کەوا شەڕی داعشی تیاکراوە هەیە وە لە بەغاشا هەیە کەواتە ئەمە بۆتە کێشەیەکی عێراقی بە هەموو ناوچەکانەوە بە هەموو تایافە و لایەنەکانەوە دژایەتێکنی گەندەڵی پێویستی بە ئیرادەی سیاسی هەیە ئێستا جەماوەر داوای گۆڕانکاری ئەکات سیاسیەکانی عێراقیش کەوتونە دژار ئەم زەختەوە با بزانین ئەم هەڵبژاردنە چ جۆرە گۆڕانکاریەکمان بۆ دروستەکان ئەمە بەڕاستی لەلایەکەوە مەحەکە مەسەلەی ئێران من ئێران دوو احتیمال ئەبینم بەوەی کەوا ئەمریکا لە پرۆسی نەوەوی کشاوەتەوە لەوانەیە ئێران بیەوێت عقلانە تعامل بکا بۆی کەوا لایەنە ئەوروپیەکانی لێ نزیک بێتەوە بەڵام لەوانەشە بۆی کەوا عێراق بەلای خۆیان بکشێنەوە نەبێتە مەیدانی جیهادی زۆر سپاس دەستەکانی خۆش دکتۆر بیلال وهاب شارەزای سیاسەتن ڕۆژهەڵاتە ناوین لە واشنگتن ئینستیتیوت لێرە لە واشنگتن بە کورد کۆنەکشن ڕابوو لە کەرکووکێەوە کە هەر دەڤەرەکە دیا عێراقی خەڵک ji پرۆسەی سیاسی و شێوەیە بڕێڤەبرنی بێهیڤینە لێ گەلک خەڵک یان گەلک کەسان نیاز هەیە دەنگی خوا بدەن بێهیڤە گوهارتنان دانیشتوانی کەرکووک بەشێکیان سەرباری تووڕەییان لە حیزب و سیاسیەکان بەڵام بڕیاری بەشداریکردنیان لە پرۆسەکە داوە
بەڵام بەشێکیشیان هێشتا تووڕەییان نەڕەویوەتەوە. ئەگەر کوردەکان هەمووان یەکگر بین یەکەڵوێز بین باوەڕ قەناعەت بە کەس ناتوانێت ینی بەرامبەرمان ینی شتێک بکات لە تەسەوری کەسان نەبێت. تووڕەیی تەنها دەنگدەری پێکاتەیەکی دیاریکراوی نەگرتووەتەوە، بەڵکو دەنگدەرانی سەرجەم پێکاتەکان لە سیاسیەکانیان ناڕازین. سەد بەسی ئەیدەم دەنگەیدەن ئاین نمودەجە ئاین شکلەکانە ئاینم دزەکانە ئاینەوە نهاتویانە. وەڵای کورد باوەڕ ناکەم دەستکەوتێ چاک بێنێ چکە پەرش و بڵاون یەک نین هەر مجموعی لەسەر قایمێک هەر مجموعی لەسەر مەقامێک ئەخوێنێ باوەڕ ناکەم بەخوا. الرأي العام هو انتخاب ڕای گشتی ئەوەیە ئەو چوار نوێنەرانە هەڵبژێردرێن کە گەندەڵنین و دەستیان بۆ ماڵە گشتی نەبردووە. بەشێکی تر لە دەنگدەرانی کەرکووک دەڵێن دەچنە سەر سندوقەکان بۆ دوورخستنەوەی نوێنەرە گەندەڵەکان و هێنانە پێشەوەی نوێنەری باشتر. والله انتخب الإنسان اللي يفيدنا الشخصية اللي تفيدنا. ئەو کەسە هەڵدەبژێرم سوودی بۆمان و بۆ ملت هەبێت. ڕێد احنا اللي نصحنا. ئەوەمان دەوێت کە باشە و ئیش بۆ هەموو وڵات دەکات. نەک تەنها بۆ بەرژەوەندی خۆی کار بکات. دەمانەوێت گەندەڵ نەبێت. لەگەڵ نزیکبوونەوە لە دواساتەکانی دەستپێکردنی پرۆسەی هەڵبژاردن، بانگەشەکان لە کەرکووک چڕتر بوونەتەوە و لایەنەکان پێشێلکاری زیاتریان ئەنجام داوە. هەڵبەتە ئەو شوێنانە هەرە هەمووی خەرقی تیاکراوە. ئێمەش بەنسبەتی خۆمانەوە ئەو زیادە ڕێنومان هەموو ڕست کردو فۆکسمان کردو سەری راپۆرتمان لە سەری نووسیوە بەرزمان کردەوە بۆ بەغدا وە ژماریان زیاتر لە 150 زیادە ڕێویە. سبەینێ کەرکووکیەکان دەچنە سەر سندوقەکانی دەنگدان بۆ هەڵبژاردننی نوێنەرانی پەرلەمانی عێراق کە لەم هەڵبژاردنەدا هێز و لایەنە کوردی و عەرەبی و تورکمانیەکان بە چڕی منافەسەی یەکتری دەکەن بۆ بەدەستێنانی 12 کورسی پەرلەمانی عێراق لەم شارە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک. هەر سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق و ڕەوشی ئەمنی شاری کەرکووک ئێستا پەیامنێرمان دڵشاد ئەنوەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە ڕێگای سکایپ لەگەڵماندایە. دڵشاد ئەم کاتت باش و سەرەتا پێمان بڵێ چ ڕێوشوێنێکی ئەمنی گیراوەتە بەر پێش هەڵبژاردنەکانی سبەینێ؟ ئەم کاتت باش، زۆر سپاس. دیارە ڕەوشی ئەمنی کەرکووک تاکو ئێستا باشە، قڕوقاتێکی وان نییە با بڵێن ئەوەی کە چاوەڕوان نەکرا دەستدێژی داعش یا خود ڕوودانی پشێوی و هێزی دژە تیرۆری عراقی کە ئێستا سەرپەرشتی مەلەفی ئەمنی کەرکووکەکە بە هاوکاری پۆلیسی اتحادی و پۆلیسی کەرکووک دۆسیە ئەمنیان دابش کردووە بەسەر 3 بەش، بەشێکیان هی دەواازەکانی شارەکە لە ڕۆژی هەڵبژاردن داواتە سبەی هاتوچۆکردن قەدەغا بێ منعەتە جەولە و بەشێکی تریش پاراستنی ڕێگەکانی نێوان هاوڵاتیان و بنکەکانی دەنگدان و بەشێکی تریش بنکەکانی دەنگدان کە ئەم سیە شوێنە هێزی ئەمنی بڵاوی پێکرێەوە منعەتە جەولە بێ و بە هیچ شێوەیە ڕێگە بە ماتۆرسکیل و هەندێک ئۆتۆمبیل نادرێت کە داعش بۆ کاری تەخریباتی بۆ تێکدان بەکارێن. بەڵێ دڵشاد دوێنێ وەکو دەزانین هەڵبژاردننی با بڵین هەڵبژاردننی تایبەت بوو هێزە ئەمنیەکان دەنگیاندا، ئایا ئەو هەڵبژاردنە چۆن بەڕێوە چوو؟ بەڵێ هەڵبژاردنەکە وەکو هەندێک خڕوقاتی با بڵێن ڕوویداوە، بەڵام هەندێک نەتیجەی ئەوەی بڵاو بووتەوە کە کۆمیسیۆن ڕەتیەکاتەوە کە ئەم نەتیجانە وابن و یەکێتی نیشتیمانیش ئەڵێم نەتیجانە لەسەر ئاستی ناڕەسمی ئەڵێن وان کە بە پێی ئەو نەتیجانە یەکێتی نیشتیمانی لە حەویجە دەنگی زۆری هێناوە کە ئەمە عەرەب و تورکمانی بە شێوەیەک تووڕە کردووە کە ئەمڕۆ پەرلەمانتار و کاندیدەکانیان بەدەنگاتن و قسەکەن و ئەڵێن ئەمە قبوڵ ناکەن ئەگەر وا بێ ئەمە تەزویراتە وەزی کەرکووکیش کۆمیسیۆنی بە قڕوقات و بە تەزویرات تۆمەتبار کردووە لە حەویجە بۆیە لە ئێستادا کۆمیسیۆن ئەوەی ڕەت کردوێتەوە، بەڵام بەعام ئێستا هەمووی چاوەڕوانی نەتایجە ئەوەلیەکان ئەگەرچی یەکەتیڵێن ئەوان براون لە حەویجە و عەرەب و تورکمان باس لەوەکەن کە ئەگەر ئەمە ڕوویدا بێت ئەمە تەزویراتە، بەڵام کۆمیسیۆن ئەڵێت هیچ نەتیجەی ئەوانەی کە بڵاو بەڵێ پەیامنێرمان دڵشاد ئەنوەر لە کەرکووکەوە سپاس دەکەین. زۆر سپاس بۆ ئێوەش. وژی باجێری سلمانی مە راپۆرتێک هەیە لەسەر بڕێوە چۆنە دەنگدانا پیشینیا تایبەت بە هێزن ئەو لە هەیە دە هەڵبژاردنین پەرلەمانی عێراقیدا. وادەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق یەک ڕۆژی ماوە و بەشێکی هاوڵاتیانی شاری سلێمانیش بە جۆش و خۆرۆشەوە خۆیان بۆ سبەینی ئامادە کردووە کە تێیدا 7,000 کاندیدی پارتە سیاسیەکان و قەواری بێلایەن کێبڕکێ ئەکەن لەسەر 329 کورسی پەرلەمانی عێراق. ئەمەش دوای ئەوە دێت دوێنێ پێنجشەممە دەنگدانی تایبەت بەڕێوە چوو تێیدا کەسایەتیە سەربازیەکان لە ڕێی سندوقی ئەلکترۆنیەوە دەنگی خۆیاندا.
بەشێکی هاوڵاتیان بە گرنگیەوە باز لە هەڵبژاردن ئەکەن و پێیان وایە دەنگدان بە قەوارەیەکی دروست داهاتووی منداڵەکانیان دیاری ئەکات، بەڵام لەلایەکی ترەوە هەندێکیان ڕەخنە لە سیاسەتی پارتە کوردیەکان ئەگرن و پێیان وایە کە دابەشبوون و پەرتەوازەی ئەوان قازانجی بۆ نەتەوەی کورد نابێت و کورسایی ئەوان لە پەرلەماندا کەم ئەکاتەوە. بەڕای من گرنگیی وای نییە ئەوەی کە گرنگ بێ بۆ کورد یەکگرتوویەتی نەوەک دەنگان. واللهی دەنگدان لە پەرلەمانی عێراق لەبەرەوەی دەنگەکان هەچەنێ بێت ناتوان زۆری نێ بەدەست بێن، بەڵام ئەگەر یەکگرتوو من لەوێ توان شتێ بکەن. کێشەکە لێرە ئەوەیە کورد پەرتەوازەیە، ئەگەر پەرتەوازە نەبووە شتێکی پێکرا، بەڵام دوای 27 ساڵیش لە حکومداری خۆمان هیچمان نەتوانی بکەین. ئێستا خەڵک دوودڵە لەوەی دەنگ باتەوە بەم لیستانەی زوو، بەڵام لە هەمان کاتە ئەبێ یەکگرتوو بن. کورد یەکگرتوو نەبێ هیچی پێ ناکرێ لە بەغاش و لە کەرکووکیش و لە هەرێمی کوردستانیش. لەلایەکی ترەوە هێزە ئەمنیەکان لە ئامادەباشیدان و دەڵێن کە هەموو ڕێوشوێنە ئەمنیەکانیان گرتووەتە بەر و لەو بارەیەوە دڵنیایی بە هاوڵاتیان دەدەن. گشت هاوڵاتیانی شاری سلێمانی دڵنیاکەینەوە کە لەم دەنگدانەی پەرلەمانی عێراقدا هەموو ڕێوشوێنێکی ئەمنی پێویست گیراوەتە بەر بۆ پاراستنی ئەمنیەتی هاوڵاتیانی شاری سلێمانی و لەمەوەی بانگەشەی هەڵبژاردندا پارتوو لایەنە سیاسیەکان لە ڕێی ڕیکلام و پۆستەر و کەرنەڤاڵی ئۆتۆمبیلەکانیانەوە ویستیان ئەو پەیامە بە هاوڵاتیان بدەن کە ئەوان ئەتوانن نوێنەرایەتیان بکەن لە بەغداد، بەڵام سبەینێ دەنگدەران دیانە قسە و بڕیار لەوە ئەدەن کە کێ نوێنەرایەتیان بکات. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. بەڵێ لە سلێمانیەوە دەڕۆینە هەولێر و ئێستاش ڕاستەخۆ بە ڕێگای سکایپ پامنێرمان ئەحمەد زێباریمان لەگەڵدایە. ئەحمەدم کاتت باش، دەکرێت پێمان بڵێ ئامادەکاریەکان لە هەولێر چۆنن بۆ هەڵبژاردنەکەی سبەینێ؟ ئەحمەد گوێت لێمانە؟ ئەحمەد لەواچێ پامنێرمان دیارە کێشەیەک هەیە دەگەڵ سکایپی پامنێری دەنگی ئەمریکا لە هەولێرێ لە دهۆکێت چێ دەبا بەتایبەتجی لەسەر مەسەلا ئامادەکاریش بۆ هەڵبژاردنی سبەهی و بتایبەتجی بارێ ئابووری دەگەڵمە سەلام باڵای ڕاستەخۆ بسکایپی کاک سەلام ئەس هیویدارم دەنگیمە بگاتێتە کاتچی هەیە توشمەڕەبێژی لەسەر بارێ ئەولەهیە و لەسەر ئامادەکاریین هەڵبژاردنان بۆ سبەهی. بله ابدمه باش پارێزگەها دهۆکێ هەمی ئامادەکاری لای هێزن ئۆلەهیە و هاتی نەکردنێ و نوکە هەمیت ئامادەباشیە نەجی بۆ وەیەکێک و سبە دەنگدانا گشتی بەڕەنگێکی ڕێک و پێک و بەی ئاریشە و بەی هەر تشت بڕێوە بچیت. دیسان دە هەمان دەمداژی کۆمسیۆنا باڵایە سەربەخۆیە هەڵبژاردنان و دوهی هەندێک ئاڵۆزی پەیدا بوون ji بۆ وەیەکێک و ڕۆژشەمبیریە دەنگدانێل دەنگدەران نەهەندا باش بوو ji بۆ وەیەکێ ئیرۆکە کۆمسیۆنێ gelek bizav û karkirîne ku demê xelk çîtin an ku demê hawlatî çîtin dengê xwe bidetin bi rengekê rêkûpêk û dîsan jî wan asankariya bû bikin ku bişên bi rengekê baş dengê xwe bidin. Çunke duhît ya taybet da ya hêzên emnî û dîsan pêşmergey dem temam bû û gelek kesan neşiyan dengê xwe bidin. Ji ber wêyekê çunkî her kesê çû deng da çendîn deqîqa derbaz dibûn. Komisyonê bû her yekî deqîqek danaya lê ji deqîqekê û sêya û çara jî derbaz bû ji ber wêyekê gelek ji hêzên ewlehiyê û dîsan hêzên pêşmergey nikarîn dengê xwe bidin ji ber timambûna demî. Belê selam balay peyamnerê dengê Amerîka ji dihokê digel me bû hêvîdarên peyamnerê me yê Hewlêrê peywandiya me digel wî baş be hêro. سپاس دەخیر دەگەڕێینەوە شاری هەولێر و لەوێ دەچینەوە لای پامنێرمان ئەحمەد زێباری هیوادارم ئەم جارێک گوێ لە دەنگمان بێ ئەحمەد دەکرێت پێمان بڵێیت ئامادەکاریەکان لە هەولێر چۆنن بۆ هەڵبژاردنەکەی سبەینێ؟ بەڵێ هێرو ئامادەکاریەکی تەواو کراوە لە شاری هەولێر بۆ بەڕێوەچوونی ڕۆژی دەنگدان کە بڕیار وایە بەیانی کاتژمێر حەوت بنکەکانی دەنگران لە شاری هەولێر بکرێنەوە تا شەش ئێوارە بەردەوامیان هەبێت لە هەولێر هەتا ئێستا 950 کەس لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چاودێری پرۆسەکە دەکەن هەروەها لە سەراستی نێودەوڵەتی 630 چاودێری نێودەوڵەتی گەیشتوونەتە هەرێمی کوردستان و لە هەولێر بەسەر شارەکانی تر دابەش بوون چاودێری ئەم پرۆسەیە دەکەن کە نزیکەی 40 کەناڵی ڕاگەاندنی نێودەوڵەتیش لێرە ئامادەن چاودێری پرۆسەکە دەکەن
ئەحمەد ئایا باری ئاسایش تونند کراوە لە شاری هەولێر؟ بەڵێ شوێنی ئاسایش تۆ تۆڕە لە ئێستادا ئەوان لە ئامادەباشیدانە لێرە بڕیار وایە هێرۆ ئەگەر کاتمایە ملیۆنێک و 350,000 کەس بەیانی ڕوو لە بنکەکانی دەنگدان بکەن و دەنگی خۆیان بدەن کە 25 کیانی سیاسی هەن دەنگیان بۆ دەدەن ئەگەر دەنگ بدەن دەنگ ئەوان دەدەن لە 25 کیانی سیاسیان لەنێو ئەواندا 504 بەڵێ کاندید هەن بۆ بەدەستێنانی تەنها 16 کورسی پارێزگای هەولێر بەڵێ باشە ئەحمەد دوێنێکە دەنگدانی تایبەت بەڕێوە چوو ئایا دەکرێت پێمان بڵێ ئەو ڕێوشێنی ئەو دەنگدانە چۆن بوو ئایا هیچ ڕووداوێک ڕوویداوە لە کاتی ئەو دەنگدانەدا یان نا؟ بەڵێ هەندێک کێشە هەبوو هێرۆ کێشەکانش چۆن بوون ئامیری پەنجەمۆر کێشەی هەبوو هەروەها هەندێک کەس دەهاتن ناویان لە بنکەیەک نەبوو کابرایان لەو بنکەیە دەنگ بدا ئیدی بەشێکی زۆریان بێبەش کردن بۆ نمونە لە سنووری پارێزگای هەولێر 3563 کەس لە هێز ئەمنیەکان وەکو ئاسایش و پۆلیس و پێشمەرگە مافی دەنگدانیان هەبوو بەڵام 78186 کەس دەنگی خۆیان دا واتە بەڕێژەی لە 184 کەس لە 184 لە هێز ئەمنیەکان دەنگی خۆیاندا هێرۆ ئەگەر کاتمایە دەنوشت بەڵێ زۆر بە کورتی ئەحمەد کات نەماوە زۆر بە کورتی ئەگەر بڵێ لێرە لێ باسی هەندێک ئەنجام دەکرێت کە لەلایەن حیزب سیاسیەکان هێرمی کوردستان باسی لێوە دەکرێت بەڵام ئەم ئەنجامانە وەک ئەنجومەنی کۆمسیارانی عراق دەڵێتن هیچ ڕاستیەکی بۆ نییە کەس ناتوانێت ئەم ئەنجامانە ڕابگەینێت لەبەرەوەی ئەم ئەنجامی دەنگدانی تایبەت دەنگدانی گشتی تێکەڵ دەکرێتن ڕۆژی شەممە یەک کاتژمێر دوای تەواوبوونی پرۆسەی دەنگدان ئەنجامە بەڕێیەکان ئاشکرا دەکرێت لەبەرەوەی لەگەڵ مانگی دەستکرد خۆی ئەم دەنگدانە دەژمێردرێت و ئەوان ڕادەگەینن بۆیە هیچ ڕاستی بۆ ئەوان دەڵێن ئەگەر ئەنجامە بەڕێیەکان یاخۆ هەر جۆرە ئەنجامێک ڕاگەێن بەڵێ پامنێرمان ئەحمەد زێباری لە هەولێرەوە زۆر سپاس دەکەین بەڵێ هەر بەردەوامە بین دەخین لە بەرنامەکانی داهاتوشمان ئەحمەد بەحسی مەسەلا پرۆسەی وەکو بڵین جیاکردنەوەی دەنگەکان کرد ڕاستە کۆمیسیۆنا بڵندیا باڵا دەبێشتن و وان شیانە هەیک و کاتێکی گەلک کێمدا بشین دەنگا یانیان ژێک جودا بکەن و ئەنجام نوان بزانین بەڵەوە هەروەها ئێرە ئەم ڕۆژ لێرە لە واشنگتن دەبەری واشنگتن هێشتا دەنگدان بەردەوامە هەر هەیە بەڵێ لێرەشدا دینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکی تر هەر شاد و بەختەوە بن خدا حافیز